فێرەکانی مەرجی پشتاتوودە بەردام بەرامبەر پارێزگای هەڵەبجە بە کە مەبەستیکردنەوەی مەرزەکەمان زیاتر لە 15 داغراوە. مەرزەکانی کە کراونەتەوە و هیچ مشکلێکیان نییە. ئەگەر ئێمە لەبەر تەندروستی باری هاوڵاتیان بێ ئێمەش پێمان خۆشە نەک بە 15 ڕۆژ و بە 20 ڕۆژ ئەگەر بە ساڵیش دابخرێت. بەڵام لەولا ئەو مەرزی پەرێزخان کراوەتەوە، مەرزی باشماق کراوەتەوە، حاجۆمەران کراوەتەوە و جموجوڵی بازرگانی تایە ڕۆژانە بە هەزارها سیارە هاتوچێت یاکە و گەشتیار هاوچۆی لێوەکان بەرجێمە ئەوەی تیانە کە گەشتیار هاوچێتیەوە بکات زیاتر ڕۆژانەی مە 150 سیارە 200 سیارە باری تیا بارەکات. ئێمەش فەحسی تەندروستیمان بۆ دانراوە، دەمامک و دەستکەشمان بەکارهێناوە، هیچ مشکلێکمان نییە. داواکانی لە کاگازات بێ بەدەم هەناکەمانەوە مەرزەکەمان بۆ بکاتەوە و هیچ مشکلێکی نیە، ینی هەر لە خۆڵا داغراوە. لەگەڵ سەیران بنا بەڵێ لاوەکو لاوەکی مەگەر حسابی ئەویان بۆ کردو، ینی ئەگەر بڵین اینی تەندروستیمان بۆ دانراوە ئێمەش فەحسی تایە، هیچ مشکلێکمانی وەکو مەرزە نێودەوڵەتێکان لە دیوی ئێران فەحسی تایە. لە کاتی چوونە ژوورۆمان بۆ مەرجی ئێران بۆ دیوی ئێران با بڵێن لە گاتی گەڕانەوەمان هەر فەحس ئەکرێت. ئیتر وەکو مەرزەکانی کە هەموو شتێکمان هەیە ئیتر نازانین وەکاری داخستنەکەی نازانین گەڕێتەوە بۆچی. بەڵێ سەیرانبەن دوێنێ گوایە کراوەتەوە و هاتوچۆی جموجوڵی تیا کراوە و هیچ مشکلێکی نیە. ئێمەش وەکو پەرێزخان لەگەڵ سەیرانبەن هیچ فەرقێکمان نییە.